شارپرێز ڕێکەوتنێکی سەرۆکی حکومەت و جێگرەکەی و وەزیری دارایی ئاشکرا دەکات و دوو وەزیری حکومەت هەرێمیش بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران دەکەن. حکومەتی هەرێم هۆشداری دەدات لە سەر هێرشکردنە سەر هەولێری پایتەخت. تەنها لە ماوەی 5 مانگدا 40 پیاو لە سلێمانی خۆیان کوشتووە یان بەدەستی ژنەکانیان کوژراون. سڵاتان لێبێ و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. سەرچاوەیەکی باڵای ئەنجومەنی وەزیران زانیاری گرنگ لە بارەی پلانێکی سێقۆڵی مەسرور بارزانی و قوبا تاڵەبانی و ئاواتی شێخ جەناب بۆ کۆبوونەوەکەی دووشەمەی ڕابردووی نێوان پەرلەمان و حکومەتی هەرێم ئاشکرا دەکات و لە ئەنجامی جێبەجێنەبوونی پلانەکەشدا وەک خۆی وەزیری دارایی بایکۆتی ئەنجومەنی وەزیرانی کردووە و هاتۆتەوە سلێمانی. سەرچاوەیەکی باڵای ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان با شارپرێسی ڕاگەیاند پێش کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان کە دووشەمەی ڕابردوو تیمێکی حکومەت بەشداری تێدا کرد. پلانێکی سێقۆڵی نێوان مەسرور بارزانی و قوبا تاڵەبانی و ئاوات شێخ جەناب هەبوو. سەرچاوەکە باسی لەوەش کرد لەو پلانە سێقۆڵیەی بارزانی و تاڵەبانی و وەزیری دارایی کە دیارە هەرێکەیان نوێنەرایەتی حیزبی خۆی دەکات لە حکومەت ڕێکەوتن لەسەر ئەوەی بە ئەندامانی فراکسیۆنەکان بوترێت دەستکراوە بن لە ڕەخنەگرتن لە حکومەتی هەرێم، بەڵام بەیەک ئاست و زۆرتون نەبن و نەگاتە هەندێک بابەت، بەڵام بە پێچەوانەوە پەرلەمانتارانی پارتی و یەکێتی ئەو چوارچەوەیان بەزاندووە کە ڕێکەوتنەکەی لەسەر کراوە. ئەمەش ئاوات شێخ جەنابی وەزیری دارایی نیگەران کردووە، چونکە پەرلەمانتارەکان وەزیری داراییان خستۆتە بەردەم بەرپرسیارەتی گەورە و لێبڕینی موچە و خراپی دۆخی داراییان لە ئەستۆی ناوبراودانە. سەرچاوەکەی شارپرێز ئەوەشی درکاندووە کە ئاوات شێخ جەناب بە سەرۆک و جێگری سەرۆک وەزیرانی ڕاگەاندووە لەو پلانەی دانراوە لاتان داوە، واتان نیشان داوە من بەرپرسیاری لێبڕینی موچەی فەرمانبەرانم، ئەوە من بایکۆتی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەکەم و فەرمونون ئێوە لێبڕینی موچەمە هێڵن. زانیارەکانی شارپرێز ئەوەشیان پژڕاست کردوتەوە کە بەهۆی بایکۆتی وەزیری دارایی و وەزیری هەرێم بۆ کاروباری بەغداد کۆبوونەوەی هەفتانەی ئەنجومەنی وەزیران ئەنجام نەدراوە و دواخراوە بۆ کاتێکی نادیار. پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی دەستگای ڕۆشنبیری و ڕاگەاندنی حیزبەکەیەوە وەڵامی بەرپرسێکی پەکەکە دەداتەوە و ڕای دەگەێنێت. پەکەکە دەبێت لەو ڕاستێ تێبگەن حکومەتی هەرێم بۆ جوڵە پێکردن و جێگۆڕکەی هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان مۆڵەت لە هیچ کەس و لایەنێک وەرناگرێت. لە ڕاگەیەنراوێکدا بەشی ڕۆژنامەوانی دەستگای ڕۆشنبیری و ڕاگەاندنی پارتی دیموکراتی کوردستان وەڵامی چاوپێکەوتنێکی مەستەفا قەرەسوو سەرکردەی پەکەکەی داوەتەوە و ڕایگەیاندووە. پەکەکە دەبێت لەو ڕاستێ تێبگەن حکومەتی هەرێم بۆ جوڵە پێکردن و جێگۆڕکەی هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان مۆڵەت لە هیچ کەس و لایەنێک وەرناگرێت. ئەوە سەرانی پەکەکە و چاکدارەکانیانن کە پێویستە ڕێزی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان بگرن. هەر لەو ڕاگەیاندراوەی پارتیدا هاتووە بوونی پەکەکە لە مەتین و گارە و بەرواری و باتیڤا و شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان پەیوەندیان بە دیموکراتیزەکردنی ئەم وڵات و ئەو وڵات و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و برایەتی گەلانەوە نییە. لە چەند ڕۆژی ڕابردوودا مەستەفا قەرەسوو سەرکردەی دیاری پارتی کرێکارانی کوردستان لە چاوپێکەوتنێکی میدیاییدا ئاماژەی بەوە کرد کە پارتی هێزی پێشمەرگەی ڕەوانەی سنوورەکانی ئەوان کردووە و هەڕەشەی شەڕی براکوژی دەکات و ئەوان بەرپرس نین لە هەر ئەگەرێک کەڕوو بدات. لە ماوەی 5 مانگی ڕابردوودا 40 پیاو لە شاری سلێمانی خۆیان کوشتووە یان بەدەستی ژنەکانیان کوژراون. بورهان عەلی فەرەج سکرتێری یەکێتی پیاوانی کوردستان ڕایگەیاند لە ماوەی 5 مانگی ڕابردوودا 37 پیاو لە سلێمانی خۆیان کوشتووە. بە وتەی سکرتێری یەکێتی پیاوانی کوردستان هەر لە ماوەی 5 مانگی ڕابردوودا 3 پیاو بەدەستی ژنەکانیان کوژراون. هاوکات لەو ماوەیەدا 231 پیاو سکاڵای یاساییان لەسەر هاوسەرەکانیان تۆمار کردووە. ئەویش بەهۆی ئەنجامدانی توندوتیژی دژ بە پیاوان. هەر بە وتەی بورهان عەلی سکرتێری یەکێتی پیاوانی کوردستان ڕۆژانە لە نێوان 1 تا 3 کەس لە هەرێمی کوردستان بەهۆی کێشەی کۆمەڵایەتی و ئابوووریەکانەوە دەکوژرێن. حەشدی شەعبی ئاشکرای کردووە ئەو فڕۆکانەی هێرشیان کرد لەسەر هێزەکانیان لە سنووری سووریا و عێراق لە هەولێرەوە فڕیون. حکومەتی هەرێمیش هاتە دەنگ و وتەبێژی حکومەتیش هۆشداری دەدات و دەڵێت ئەو هێرشانەی کراونەتە سەر هەولێر لایەن گروپە لە یاسا دەرچوەکانەوە بووە و ئێستا ژەم قسانە مانایەکی خراپ دەگەێن و ئەمە ڕێخۆشکردن و پاساوهێنانەوەی پێشوەختەیە بۆ بە ئامانجگرتنی هەولێر.
جوتیار عادل وتەبێژی حکومەتی هەرێمی کوردستان لە ڕوونکردنەوەیەکدا وەڵامی یەکێک لە بەرپرسە سەربازیەکانی حەشدی شەعبی داوەتەوە کە ڕایگەیاندووە ئەو فڕۆکانەی هێرشیان کردووەتە سەر هێزەکانیان لە هەولێرەوە فڕیون. دوێنێ ئەحمەد مەقسووس یەکێک لە بەرپرسە دیار و باڵەکانی کە تائیب سەید الشوهەدای سەر بە حەشد شەعبی ڕایگەیاندەبوو ئەو فڕۆکە ئەمریکیانەی هێرشیان کردە سەر هێزەکانیان لە سنووری سووریا و عێراق لە فڕۆکەخانەی هەولێرەوە فڕیون. لەو باڕێشەوە جوتیار عادل ڕایگەیاند ئێمە ئەم قسانە ڕەت دەکەینەوە چونکە هیچ بنەمایەکیان بۆ نییە بە پێچەوانەوە ئەو هێرشانەی کراونەتە سەر هەولێر لەلایەن گروپە لە یاسا دەرچوەکانەوە بوو و ئێستاش ئەم قسانە مانایەکی خراپ دەگەێنن. وتەبێژی حکومەت ئەوەشی باس کردووە هەر هێرشێکی تر بکرێتە سەر هەولێر گومان دەکەوێتە سەر ئەو لایەنەی ئەحمەد مەقسووس و هاوچەشنەکانی نوێنەرایەتی دەکەن چونکە ئەمە ڕێخۆشکردن و پاساوهێنانەوەی پێشوەختەیە بۆ بە ئامانجگرتنی هەولێر. هەواڵەکانتان پێشکەش کرا کامەران بن.